دەشتن سڵاو لێ بێ فیلمەکە و بەلاوە چۆن بوو؟ فیلمەکە زۆر تایبەت بوو لەبەرێکە لەسەر بابەتێکە ڕواکە هەستیارە مەوادە هۆشیاربەرەکان تلیاک زۆر ناخەژێن بوو چکە بەسەر دایکێکە ڕۆژ کە تووشی تلیاک بوو من شۆک بووم کە ببینم خەڵکی ڕۆژانن کە تووشی ئەم کارە ئەبن وەکێن هاوڕێی نزیکن هەندێک جار کە تووشی حاڵەتی وایان ئەکا زۆر بە جوانی پیشانیە کە لایەنی پەیوەندیدار هەیە پۆلیس بێ دایکە باوکە دکتۆرێک هەر یەکێک هەیە تۆ بتوانی بچی داوای هاوکاری بکەی لە کۆتایەکەی پڕ بوو لە هیوا فلیمەکە بۆ ئەوە نەبوو بێ ئەمەل بم کە سێرم کرۆک و بینەرێک دەستخۆشی لە ڕەخراوی زاری ئەەکەم کە لە ڕێگەی هوەرەوە تیشکە خەنە سەر بابەتێکی وا هەستیار کە من تا ئیمڕۆ یعنی نازانم شۆک بووم کە بەو ئاستە ڕقەمێکی وا زۆر لە هەرێمی کوردستان پێیا بووە و پێویستیمان بەم جۆرە فلیمانە هەیە کە زیاتر بە ئاگابین لە دەوروبەری خۆمان. باسی هیوا و کرد چۆن هیوا بەخشیتەوە بە بینەرەکانێ بەو کەسانی کە شوێنکەوتوویتەوە؟ وەکو لە فلیمەکە ئەوە بوو کچەکە خۆت هیوا ببەخشی بە خەڵکی تر وەڵڵاهی ئەوەیە کە هەر بزانی کە بەیانەیەکی تر هەیە یان لەو کاتەیە بۆم ناچۆنی بەس هیوا ئەوەی کە کۆڵ نەدێ یان ئەگەر هەستکەی زۆر بێ ئەمەلی بڕۆ باو ئامێزی دایک و باوک یان ئامێزی هاوسەرت یان مناڵێک یان خواردنێکی خۆش و گەرم و گوڕ بخۆ بچۆ ناو پارک بچۆ ناو سروشت و هەناسەیەکی قوڵ بدە و یان گوێ لە قورئان بگریان هەرچی شتێک بێکە تۆزێک ئارامت کاتەوە و قەت لە بیری نەکەی دوایەوەی کە خۆر ئاوا بێت و خۆر هەڵدێتەوە سم تەندروستی و چۆنە؟ وڵای ئیتر باش و خراپم فلیمەکە تۆزێک سترێسی تیا بوو تر من سێری مۆبایلەکەم مەکرد بۆ خۆم گۆرانیمە و چکە نابێت دڵم سترێس بێسەوە دکتۆرەکان ئەڵێن چی؟ بەحەبەکەیەوە ئۆکەیم دیتر نامێونە باسیکە حای خۆم بردووە لە میدیاکان هەر باسی دڵمەکەم بەڵام خۆشەیە کە شاقیەوەیە بەخوا من نیم میدیاکان و خەڵک لە دەرەوە زۆر خەمخۆرە کە ئەم بینن دەشنێ چۆنی سپاسی هەموو لایەکەکەم کە ببردەوان خەڵک بۆ شێوەیە پەرۆشی تۆیە من وا هەستەکەم یەکێکم لە ئەندامی ماڵەکان خەڵکەکانی تر سپاسگوزارم کاوای قبول کراوم و کچێکی بچووکی خۆیان و بەکەم و کوڕیشمەوە هەواز دەمانە بێنین کاری هونەری چی بەدەستەوەیە چی تازە بەسێ بەنیازی چی بکەیت؟ وەڵڵاهی دووسێ کاری نوێم دروست کردووە بەس ئەوە نە حەزەکەم خۆم تاقیکەمەوە ساوندی نوێ بدۆزمەوە تاوەک ڕێگەیەکی نوێ بدۆزمەوە کە بڵێم ئەمە 100% منم چەند گۆرانێکی نوێم دروست کردو بۆ سەری ساڵ بڵاویکەمەوە و 27 مانگیش لە زاخۆ لە کۆنسێرتێکی گەورە بەشدارم ئیتر لەوێ چەند گۆرانێکی نوێ گۆرانیەکان چییە؟ کوردیە یاخۆ لەسەر ستایلی پۆپ و بلوسە؟ وڵای ستایلی پۆپ بەس کوردیانەش بۆ ساڵی داهاتوو هەڵی بۆ دەم واتە ستایلە گۆڕی؟ سێرەکەین خۆشحاڵ بووم زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەست خۆش بێ